ئەمڕۆ زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی هەستاوە بە ئەنجامدانی وەرکشۆپێکی زانستی بۆ کارمەندانی تەندروستی کە سەر بە وەزارەت سەر بە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی وەکو هەماهەنگیەی کە زانکۆکانی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی تەندروستیدا هەیەنەوە بە هاوکاری سندیکای کارمەندانی تەندروستی کە ئەمڕۆ وەرکشۆپە ڕێکراوە. وەرکشۆپەکە لە ڕووی زانستیەوە دوو تەوەر لە خۆی دەگرێت. تەوەری یەکەمیان کە بریتە لە چۆنیەتی ئامادەکردنی ئەو مادە کیمیاویانەی کە بەکاردێنرێت بۆ تاقیمکردن بەکاردێنرێن بۆ ڕشاندنی تاقیمکردنی ناو بازار و ئەمانە وە بە شێوەیەکی زانستیانە مادانە چۆن ئامادە دەکرێن لە وەرکشۆپەدا ئیشارەی تشکی دەخرێتە سەر و جگە لەمەش کاریگەری ئەو مادانەش لەسەر ئەو کەسانەی کە ڕشاندن دەکەن یا لەسەر کارمەندانی تەندروست و بۆی بتوانن چۆنیەتی خۆی پاراستن لەو مادە کیمیانە بکەن. ئەمە لە تەوەری یەکەمدا دەخرێتەوە و تەوەری دووەمیش بریتە لەسەر خودی ڤایرۆسی کۆرۆنا کە هەر لە وەرگرتنی سامپڵەوە و چۆنیەتی پاراستنی و ئامادەکردنی میدیای تایبەت بە ڤایرۆسەکە و گواستنەوەی لە شوێنە دوورەکانەوە بۆ ناوەندە تاقیگەیەکان و دوای ئەوەی کە گواستراوە بۆ تاقیگەکان چۆنێتی زەڕعکردن یا زەڕعکردنی لەسەر خانەی تایبەتمەند بۆ ئەوەی کە لە داهاتوودا بتواندرێ توێژینەوەی زانستی لەسەر بکرێت و علاجیات بڵێن دەرمانی تازە چۆن دەدۆزرێتەوە. ئێمە ئەمڕۆ پێشمانزانی سەندیکای کارمەندانی تەندروستی لەگە بە هاوکاری و پاڵپشتی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئەم وەرکشۆپە سازکەین لەسەر چۆنێتی ئامادەکردنی ئەو ماداری کە بۆ تاقیمەکاریە و هەروە مادانی کە ئەتوانن ڤایرۆسەکان گوێزدەوە و فەحسی مختبەری کە پێڵن سواب بتوانێت تەحزیری ئەو مادانە چۆن دەکرێت چۆن دروستەکرێت و چۆنیش بەکارێ بە هاوکاری زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بتوانێت ئەو زانیاری و ئەو معلوماتە بگەینە کارمەندانی خۆمان کە لەم ڕۆژدا بلە خەسالم کاتەکەم ڤایرۆسی کۆرۆنا بای هەیە و زۆرە لە شارەکەمانە بڵاو بۆتەوە لە ترسی ئەوەی کە زیاتر نەسێنێم پێمان باش و سندیکای کارمەندانی تەندروستی بە هاوکاری زانکۆ بتوانین ئەو وەرکشۆپە ئامادە بکەین بۆ ئەو زانستی کە ئێستا هەیە و یاخود ئەو مادارەیە کە بەکارێنن بزانین چۆن بەکارێ و چۆن کارمەندانی تەندروستی بتوان ئەو شوێنانەی کە ڕەشێکن کە دەرمانەر بزانن چۆنێتی چۆن ئێڕێژن و هەروە چۆنیش بەکارێ و هەروە لایەنە خراپەکانی بۆ تەندروستی ئینسان چۆن و چۆن نییە. هەماهەنگ بووین هاوکاری یەکتر بووین بەڕاستی ئەمڕۆ دکتۆر فەیساڵەوە ڕێگەی دووەمیش بریتیە لە پێویستە بە زۆر بە جوانی بزانین قسەی زۆری لەسەر